وەزارەتی دارایی حکوومەتی ماوەبەستەچووی هەرێم دەیەوێت بە پینەوپەڕۆ و چاواشەکاری ڕاستیەتاڵەکانی بەڕێوەبردنی دارایی هەرێم و داهاتی ناوخۆ بشارێتەوە. ئەم وەزارەتە کەوتوتە بەرگری و پاکانە بۆ دەسەڵاتێک کە بێباک زیاتر لە 60 موچەی موچەخۆرانی کوردستانی فەرهود کردووە. دەسەڵاتداران بە ناوی باج و داهاتی مەرزەکان و کارەبا و هاتوچۆ دەیان سەرچاوەی دیکەوە گیرفانی هاوڵاتیانیان تەکاندووە کەچی کاتێک سەری مانگ دێت وەک پیشەی هەمیشەییان دەڵێن داهاتی ناوخۆ 120 میلیارد دینار پڕ ناکاتەوە. ئێمە لێرەدا ئەرکی وەڵامدانەوەمان لەسەر نەماوە چونکە خەڵکی کوردستان ئیتر باوەڕیان بەم سیناریۆیانە نەماوە و وەڵامی ڕاستەقینە لە کۆمنتی پۆستەکانی خۆیاندا دەردەکەوێت. هەر لەو بارەیەوە هاوڵاتیەک بە ڕاشکاوی بۆ پۆستەکەی وەزارەتی دارایی نووسیوە و دەڵێت ئەم پینەچێتی وەزیرەکەی گۆڕان بۆ حکوومەت پارتی وێکێتی خۆیان لە ڕوویان نایەت بیکەن. هەروەها هاوڵاتیەکی دیکە لەسەر بەکارهێنانی ئاەتی قورئان لەلایەن وەزارەتی داراییەوە بە توندی دەنووسێت و دەڵێت لەبەر فەسادیەکانتان هەموو قورئانی شکەڵەکە بکەن کەس باوەڕتان پێ ناکات. بێمتمانەیی خەڵک گەشتووەتە ئاستێک کە پێشەوەی ئەم دەسەڵاتە قسە بکات خەڵک باوەڕی پێ ناکات. ئەوە تا کەسێکی دیکە لە کۆمنتی خودی پۆستەکەی وەزارەتی دارایی هۆشداری دەدات و دەڵێت کەس پۆستەکە نەخوێنێتەوە چونکە تەنیا ئاەتەکەی ڕاستە. هەر لە پۆستەکەی وەزارەتی دارایی سەدان کۆمنت هاتووە و هاوڵاتیەکیش بە ناوی هەرێم نووسیوێتی من تاقەتم نەبوو پۆستەکە بخوێنمەوە بەڵام دڵنیام کە درۆ دەکەن. هەستی بێزاری خەڵک لە درۆکانی ئەم وەزارەتە لە قسەکانی هاوڵاتیەکی دیکە بە ناوی شنۆ دەردەکەوێت کە لە کۆمێن بۆ وەزارەتەکەی نووسیوە ئێوە بڵێن ماس سپیە حتمەن باوەڕتان پێ ناکەین. تەنانەت متمانەی خەڵک بە وەزارەتی دارایی بەڕادەیەک لاواز بووە کە کەسێکی دیکە بەو پەڕی دڵنیایەوە سوێن دەخوات و دەڵێت سوێن بە ئەڵڵا ئەوەی پۆستەکەشی کردووە دەزانێت درۆیە. هاوکات ئەرسەلان ناوێک وەزارەتەکەی بە بووکەڵە دەشوبهێنێت و دەنووسێت وەزارەتەکەتان وەک بووکەڵە دەنراوە بۆ پینەوپەڕۆی دزیەکانیان داهاتی ناوخۆ ناگەڕێتەوە بۆ وەزارەت و هەمووی بۆ کۆمپانیاکانە. لە بەرامبەرەم دۆخەدا عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووی کۆمەڵی دادگەری و عەلی حەمە ساڵح سەرۆکی ڕەوتی هەڵوێستە حەدای وەزارەتی داراییان کردووە و ئامادەیان بۆ دیبەیتێکی ئاشکرا دەربڕیوە بۆ ئەوەی بزانێت کێ ڕازگۆیە و کێ فاسقە. ما میلەتێکمان دەستکەوتووە بڕای بە هیچ شتێک نەما هەرچیکی پێڵی بڕای پێێ سەبەبەکەی چییە؟ نوخبەکەی ئێمە هەر سلبیاتە. بەڵام وەزارەتی دارایی بێدەنگی هەڵبژاردووە و قڕ و کەوتووە و لە ئاسیان دەستەوەستانە. ئێستا خەڵک ئەوەی بۆ ڕوون بووەتەوە کە پارتی وێکێتی مانگانە لە داهاتی ناوخۆ چەندیان بوێت هەڵی دەگرن و چەندیشیان بوێت تەنیا ئەوەندا دەنێرنە خەزیانەی وەزارەتی دارایی. وەزارەتی دارایی لە ڕۆژی پشووی فەرمیدا بە پەرەپڕۆسکێ بە بەیاننامە ویستی خۆی ڕاست بکاتەوە بەڵام نەیزانی خەڵکی کوردستان زۆر لەوە هۆشیارترن و بۆیان دێنە کۆمنت کە سەرتاپای کۆمنتی پۆستەکەیان ڕەتکردنەوەی قسەکانی وەزارەتەکەیە. کاتێک هاوڵاتیان بۆ جۆرە ڕاشکاوانە و بەبێمنەتی لە کۆمنتەکاندا پۆستەکانی وەزارەتێک بەدرۆ و خودی وەزارەتەکە بە بووکەڵە و کارتۆنی ناوزەند دەکەن مانای وایە دیواری ترس شکاوە و متمانە لە نێوان خەڵک و دەسەڵاتدا بە تەواوی نەماوە. ئەو وەزارەتەش پێویستە بە ئەرک و ڕۆڵی خۆیدا بچێتەوە و لە خۆی بپرسێت بۆچی هەرچیەک بکەن و هەرچیەک بنووسن خەڵک هەر پێی وایە درۆ دەکەن.